ئامادەبوانی بەڕێز سلااوتان لێبێت. شەرەفێکی گەورەیە بۆ من کە ئەمڕۆ لەم مراسیمە بەشدار بم و وتەیەکتان پێشکەش کەم لەسەر مامە عومەر دەبابە. هەرچەندە ئەرکێکی قورسە بە چەند وتەیەک وەسفی پیاوێکی وا مەزن بکەین، ڕەنگ بێت نەک تەنها بە وتارێک یان چەند کۆڕ و کۆبوونەوەیەک، بەڵکو ڕەنگ بێ نەتوانین بە زنجیرە کتێبێک شایستەی خۆی بدەین بە ژان و خەباتی سیاسی و پێشمەرگایەتی مامە عومەر. و بە حەدی خۆمی نازانم ئەمڕۆ بە ئامادەبوونی هاوخەباتەکانی مامە عومەر باسی ژانی سیاسی و خەباتی شاخ و پێشمەرگایەتی مامە عومەرتان بۆ بکەم. پێم وایە خەڵکی زۆر تێکۆشەتر هەن لە من کە شایستەترن ئەو نیگارەی مامە عومەرتان پێشکەش بکەن. بۆیە من نیگارێکی دیکەی مامە عومەرتان پێشکەشەکەم. من باسی مامە عومەری بەریتانیاتان بۆ ئەەکەم، ئەو مامە عومەرەی کە یەکێک بوو لە ستونە سەرەکیەکانی ڕەوەندی کوردستانی لە بەریتانیا. من باسی مامە عومەری مێردی سورەیەخانتان بۆ ئەەکەم، مامە عومەری باوکی ناز و نەبەز، ئەو مامە عومەرەی کە لە برا نزیکتر بوو لە مامۆستا برایە مەحمەد و بێگومان هەواڵ مام جەلال. من باسی مامە عومەری مامی من و باخڵتان بۆ ئەەکەم. داستانی ژان و خەباتی شاخ و شۆڕشی مامە عومەر چەند جوان بوو، داستانی مامە عومەری لەندەنیش ئەوەندە جوان بوو. مامە عومەر کە دوای سەردانێکی بۆ چارەسەری تەندروستی لە بەریتانیا لەوێ نیشتەجێ بوو، زۆر زوو بوو بە یەکێک لە کۆڵەگەکانی ڕەوەندی کوردستانی لەوێ. ئەو ماڵەی کە تێیدا ئەژیا کە زۆر نزیک بوو لە ماڵی ئێمە لە گەڕێکێکی زۆر سادەی باشووری لەندەن، هەمیشە مەڵبەندێک بوو بۆ کوردەکانی ئەوێ. هەر چۆنێک بێت کە مەسەلە دێتە سەر ڕەمزە مێژوویەکانی گەلەکەمان، گرنگە ئێمە بۆ چوونی سیاسی و باوەڕ و ئایدۆلۆژی وەلا بنین. پێویستە بە پێی قەبارەی خۆیان ڕێز لە هەر کەسێک بگرین کە خەباتی کردبێت لە پێناوی خاک و نیشتیمانەکەی. ئەمە بۆ نەوەی نوێمان کە لە چاو کاتی ژیان و خەباتی مامە عومەر و هاوکارەکانی هاتوونەتە سەر حازری دەرسێکی گرنگە. دەبێت دەرس و سوود لە خەبات و خۆنەویستی و سادەیی و خاکی و مەردی کەسانی وەکو مامە عومەر وەربگرین، چونکە پێشکەوتنی کۆمەڵگامان بەندە بە ڕێزگرتن لە مێژوومان، لە ڕەمزەکانمان، لە شەهید و تێکۆشەرەکانمان. جا درود بۆ گیانی پاکی شەهیدان، سڵاو لە گیانە پاکەکەی کاکی کاکان مامە عومەر دەبابە، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.